کامە ویلایەتە کەەوە ئەلبەرت ئەینشتاین تێیدا نیشتەجێ بۆەوە هەروە دەشتێکی تێدا گوتیتەوە. ویلایەتی نیوجرسی ئەو ویلایەتە کە دراوسەیە لەگەڵ هەریەک لە نیویۆرک و پێنسیلڤانیا و دەلەوەر و مێریلاند. ژمارە دانیشتوانەکەی نزیکە لە 9,300,000 کەس. پایتەختەکە ناوی توینتۆنە، هەروە گەورە شارەکەشی ناوی نیویۆرکە. ئەم ویلایەتە بۆ دەناسرێکەوە سڵترین دانیشتوانی تێدایە لە هەموو ئەمریکا. بەو پێی کە ویلایەتێکی بچووکە بەڵام زۆرترین ژمارەی دانیشتوانی تێدایە کە 9,300,000 کەسە. بۆ یەکەم جار هیندە سوورەکان لەوێ نیشتەجێبوون پێش 15,000 ساڵ پێش ئێستا. لەم ویلایەتە زانکۆیەکەیەکەوە پێی دەڵێن پرینستۆن کە تێیدا ئەلبەرت ئەینشتاین دەرسی تێدا گوتیتەوە لەو کاتێک کە لە ئەڵمانیا ڕایکرد بۆ ئەمریکا. هەروە پەیکەری ئازادی زۆر نزیکترە لە نیوجرسی لەوەی لە نیویۆرک، بەڵام پەیکەری ئازادی هەر بەوە مەشهورەکەوە لە نیویۆرکە. کەشوهەوایەکەی هاوینێکی گەرمیەیە کە 32 پلەی سەریە، واروە زستانەکەیدا دەبەزی بۆ ناقەس 1. لە ڕووی سیاسیشەوە ویلایەتێکی شینپۆشە واتە دیموکراتە.